خاڵی یەکەم هەر پیاوێک يستبدل النساء استبداله ملابسه دون اعتبار الإنسانية زوجته ومشاعرها هەر پیاوێک وا بزانێ ژنەکەی کراس و چاکەت و پانتۆڵ و قاتی شاڵە هەر بە ئارەزووی خۆی هەر وەختێ حەزی لێی نەما فڕێی دەدا دەچێدانەیە چکە دەکڕێ هەر پیاوێک واش سەیری ژنەکەی کا کە جلوبەرگە تا حەزم لێ بوو لەبەری دەکەم یەک تۆز لۆز بوو فڕێی دەدەم پارەم هەیە و لێ چکە دەکەم بەبێ ئەوەی هەست بکە ئاخر ژن کەلوپەل نییە ژن شعوری هەیە هەستی هەیە ئینسانیەتی هەیە وەکو تۆ مرۆڤە بەداخەوە پیاوی وا هەیە چاو بۆ 100 ژن وردەکاتەوە حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان بیسەران و بینەران ئینشەڵڵا ئێوەی ئەهلی مزگەوت لەوانە دوورن ئەگەر کەسێ سیفەتێکیش بچووکیشی تێدا بێ بۆیە باسی دەکەین کەوازی لێبێنێ ئێنا ئینشەڵڵا ئێوە لەوە گەورەترن کە ئەهلی مزگەوت و قیبلان پیاوی وا هەیە چاوی تێر ناخوا هەر بڵێن ژنێکی فڵان باش هەیە خۆزگەم بەوە کە خۆزگە ئەو ژنی من بوویایە هەر ژنەکەی خۆی بەرچاو دەکەوێت نازانێ ژنەکەی خۆشی زۆر سیفەتی لەوە باشتری تێدایە بەڕێزان پیاوی بەڕێز ئاگادار بن ژن بەس بەوە دەمرێ پیاوەکەی بەراوردی کا بە ژنێکی تر بڵێن هەر قەت ژنەکەی خۆت لە ماڵەوە باسی مەکە لە دەعوەتێک بووی بڵێ ئای چ خواردنێکی دروست کرد و بەخوا دەستیایی خۆش بوو ژنەکەی خۆت پێی ناڕەحەتە سروشتی ژن وایە حەز ناکا پیاوەکەی بەراوردی کا بە هیچ ژنێکی تر هەرچی خواردنێکی خۆشت لە دەرەوە خوارد بوو خزمەت کرابووی بڵێ ئافرەت خۆزگەم بە نان و ماستەکەی دەستی تۆ بەخوا ئەوەی تۆ تامی لە هەمووی زیاتر بوو ئەو ژنە پێی شاگەشکە دەبێت نەک بڵێ ئای چی کرد بوو ڕەحمەت لە دایک و باوکی ئەوە ژنە ئای پیاوەکەی چۆن سەربەرز کرد ئەو ژنە پێی دێتە خوارەوە ژنانیش دەبێ بزانن پیاویش سیفەتی وایە پیاویش هەرچیەک بێ حەز ناکە ژنەکەی بەراوردی کا بە پیاوێکی تر با براکەی خۆشی بێ بڵێ پیاوی فڵان کەس چەند مەردە چەند قارەمانە چەند سەخیە چۆنە حەز ناکە بەوە هیچ پیاوێک حەز ناکە ژنەکەی بەراوردی کا بە پیاوێکی تر ژنیش هەمان حەز بەوە ناکە پیاوەکەی بەراوردی کا بەرامبەر بە ژنێکی تر بەڕاستی هەر پیاوێک دایمە دوو لە ڕووی جەنابتان چاو لە دەربێ ئاخری بێژن دەبێ هیچی بۆ نامێنێتەوە